من ناوم سەبری ئەحمەد کەریمە خێزانی شەهید محەممەد مەجید غەنی لە کارەساتی ئەنفالە لە هەشتا تیاچوو. ئێمە لە دیەکەی خۆمان خەڵکی دێک بووین بۆ خۆمان مائیشەت خۆمان و فەلاحەت خۆمانە کرد و فەقیری ماڵ خۆمانمانە کرد. ئیتر حکومەتی بەحث بەس لەبەرەوەی ئێمە کوردوین هەر ڕۆژی بیانێکی بە ئێمە ئاگرت. ڕۆژێک ئەی بە عارەبی بخوێنن، ڕۆژی ئەیت ئێوە نابێ خوێنەوارتان بێ، کارەبای پێمانەدا، ئاوی پێمانەدا. ئیتر بەنا هەر چۆن بووە گەرەکی بوو ئەوەی ناسنامەی کوردی بی لە دەستمانی بسێنێ و یۆڵمان بکا و کورد نەیێرێ. ئێمەش کورد هەڵسیا ئەمەی قبول نەکرد، معرەزە پەیا بوو، پێشمەرگە پەیا بوو، شاخ پەیا بوو. ئیتر لە بۆنەی ئەوە ئەمە پێشمەرگە پەیا بوو خەبات کردیا، ڕاستی لە کۆمەڵێ لە گەنجەکان دەستیان کرد بە چەکداری و بە شۆڕشکردن و بە خەباتکردن و دیفاعکردن لە حەق و حقوق و لە ناموس و حەیا و خاک و وەتەنی خۆیان. ئەیان ئێمەش ملەتێکین حقوقی خۆمان هەیە لەسەر ئەم ئەرزە لە عێراق، چی ئەو پێمانی ڕەوا نابینی. هەڵسیا ئەمجا چی کرد دەستی کرد بە تاحیکردن کورد چی لە شارەکانی کوردستان، لە کەرکوک، لە خانەقین، لە شەنگال. ئیتر ئەوەی سلێمانی هەرچین دوایە تاحیلیە کرد و جێبەجێیە کرد و شوێنەکەی عارەبی تیا نیشتەجێیە کرد و لەبەرەوەی کورد بچەوسێنێتەوە. کورد ئەمەی قبول نەکرد، کورد بووە پێشمەرگە، دایە شاخە، شاخ و خەباتی خستە جەوەڵ، خستێ شاخ. ئیتر لەبەرەوەی کۆمەڵێ لە گەنجەکان ڕاستیەکەی ئەوانەی بوو کە بوونە چاکدار. بوونە چەکدار ئێمە خراتر حکومەت بەحث ڕقی لێمان هەڵگرت. کەس و کارەکەمانی ئەوەی لە شارە بووە دەستی کەوتایە بە ئایلەوە بە مناڵەوە ئەی خستە سجنەوە. یان یۆڵێ کرد بۆ ئەو شاخانە بێ ئەوە حاڵ و ماڵی بخاتە تەک و بیدا پێی. ئێمە هەر بەم دەردەسەرەوە هاو بەسەر ئەوەی شۆ نەوێسێ ئەمجا چی عەرزی محەڕەمەی بۆماندانە. ئەوە من پێش لە دوای هەشتاکان ئەمەم بەبیرە، پێش هەشتاکانم بەبیر نییە، لە دوای 1970 پێش لە ئەنفال ئێمە لە لادێ بووین. بەڵێ ئەو بە هەموو جۆرە ڕۆژانە ئەهاتە سەرمان بە تۆپ و تەیارە، ئەهاتە ناو ئایلەکانەوە ئەو حەمکەی بە کوردی ئێمە بە کوردی ئەو بە عارەبی بە شێوەیەکی ناشرین ئەهاتە ناو ئایلەوە زەلام ئەوەی شەڕی بکردایە شەڕێ کرد و دوور ئەکەوتەوە چی ئێماوە ئایلە ئەماوە بە قسەی ناشرین لێلمانە قسەی کرد ئێمە بە کوردی ئەوان بە عارەبی مەلیان تێناگەیمە لە 100 دوو کەسمان تێناگەیمان هزار و قسەی ناشرین و تەعەداوینی لێمانە کرد. زەلامەکان ئەوەی لە دیەکا بمایەتەوە ئەی گرد ئەی هاول بۆ مەنتیقەی کفری و خانەقین و سندانیە کرد و یان ڕەمیە کرد و یا ئەیگرت سندان سیاسی ئەوانە کە وایە ژنسپیانی سندان سیاسی ئەوەی دەرچوایە بکەتە بەرعافات بەرە بوو ئەوەیشی نەبووە ئیدامیە کرد. ئێمە بەم لەونەوە هەر ڕەزالەت هەتاکو گەیانمانە 88 یعنی بەوەی شۆ ئێمە کورد هەر خۆڕاگر بوو خۆی هینا کرد هەتا عدای قبول ناکرد. ئاخری و ئەنجامەکەی ئەمەی کرد عەزی محەڕەمەی بۆماندانە لە 87 هەرچی نزیک ئەم نەحیە ڕزگاری و کەلارەوە ناو بوو مەجموعەی بۆ دانا. لەبەرەوانە دوو لە ڕوو حازری چاوشۆڕ و چاوچنۆک بوون، حەیا و ناموس و خاک و وەتەنی خۆیانیان فرۆشت بۆچی بۆ پارە. بەداخەوە ئیساکەیش ئەوانە لەژێر سڵتەی ئەم حکومەتانەی خۆمانن. چیان کرد بەرنامەیەکیان دانا بۆ ملت ئەوانەی کە لە عەرزی محەڕەمەیە و پشتی بە حکومەت نەبەستەوە نهات بۆ ژێر دەست حکومەت. عەرزە محەڕەم لە دوای عەرزی محەڕەمە چی کرد؟ تەکبیرێکیان کرد هەتا مەلاکانیش تیا بەشدار بوون. کۆبینۆیەکیان کرد لەسەر ئەوەی کە لە عەرزی محەڕەمەوە ولاوەیە، پاڵی بە پێشمەرگەوەیە، سنووی پێشمەرگە. ماڵی بۆ حکومەت، ماڵی بۆ ملت، سەریانیش بۆ حکومەت. ئەم بەرنامە عەلی حەسەن مەجید جێبەجێی کرد لە 88 تاکو بێژم 90 دەست ئەو لەو هینا بووە لەو بەرنامە بووە هەتاکو کوردی نێلا لە کوردستان و ماڵەکانمانیدا لە شۆفور و زەلامەکان و کەس و کارەکەشمان ڕێک ڕادەسی سەدام حوسێنی کرد و گشتی بە وەدرۆت یعنی کەمێکی بەر بوو نەک ئەو فرەیشان لە 100 تا 2 بەر نەبوو. گشتی زنۆ چاڵ کرد و ماڵەکەیشمان بە تاڵان برد و دایە دەست مستەشار و مەسوول و زابوت و عەرەب خواردی بۆ خۆی و دوایسا ئەوەیشی ماوە کوردەکانتر ئەلەم نەحێ ڕزگاریە جوان سیاجێکی بۆ کرد و
وەرڕەبیێ ئەسکەری لەیرانەوە هەتاکو نەوەتویەک ئێمە لە دوای نەوەتویەکیش و حەساوکە بەڵێ ئازاد بووینە من سجنم نەکێشە من ئێمە هاتی نەخوارە باست ئەو کاتە بکەم وە ئێمە چواردەورمانەم و چواردەورمانی گرت علی حەسەن مەجید بەرنامەیەکی داڕشت تۆکمە بێئوژدانانە بەلەوەدای لە هەڵەبجە لە دوای هەڵەبجە کیمیایی کردەم لە هەڵەبجە خەڵکەکە تەواو هرۆی نەما ئایلە ئیتر هیچ تەواو ئەوتی کیمیایی لێدەم ئیتر کردێم لە هەڵەبجە و سێنان و ئەو منتیقانە خۆشناوەتی و کۆمەڵێ شوێنی تر خەڵکەکە لە ئیرانە هیچ مەجای نەما زۆر ترسێکی زۆری لە نشت لەسەر ئایلە و مناڵ و ژن ێجگاری زەلامەکان هەر چۆن پابەندی ئایلەکان بوون ئەمان چی کرد ئەمجا لە چواردەورۆ زیل و شەڕ و تەیارە و تۆپ ڕووی کردە ئەو خەڵکە ڕووی کردە ئەو خەڵکە ئیتر ئەو خەڵکە ئەمجا فێڵێکیانیش دۆزیوە بە زمانی کوردی لە تەک ئەو بەکرێگیراوانەکەوا لە تەک خۆیان بوو ئەهاتن بانگەوازیانە کرد ئەیانوت ئێمە بێن ئێمە قاعەتان بۆکەین و خێمەتان بۆ هەڵەدەین و شوقەتان بۆکەین و ڕاتبتان بۆ بڕین و دەغڵتان ناکەین و زەلامەکان نێرین بۆ ئەسکەری بەم فێڵ و فڕە خەڵکیش مەجاری نەما لە ترسی کیمیاییە هات ڕووی کرد بە حکومەت بەحث حکومەتی بەحثیش دوو لە ڕوحازری بێ قەول بێ کەراماتانە هەشاوڵی ئەو ملەتە فەقیرەیدا چی کرد گەنج و پیری جیا کردو من سجنەکەیشم نەکێشەوە بەس ئەوانەی شایەت حاڵ بوون لە کاتی سجنا بوون لە تۆبزاوە و لە دبز و لە نوگرە سەلمان و ئیتر ئەوانەی کەوتنە ڕێ هە لە ڕێگا گەینە لای تۆبزاوە کەرکوو گوتی گەنجیان جیا کردو زەلامە گەنجەکان بەجیا چینێکی پیا و پیریش بە تەمەن ئەوەی کە 40 ساڵ بە سەرۆ بوو ئەوشیان جیا کردو بۆ نوگرە سەلمان بۆ مردن ئەمەگانیانیش بەجیا و ئەبزانم هە بەر لە تۆبزاوە هەموویان جیا کردووە بەس بەم جامانی خۆیانە کە لە بچەیانیان کرد بە پشتێن بەداخۆ پشتێنەکەم نەهاودە بەم جامانی خۆیانە و بە پشتێنەکانیان هەمویان بە کەلەپچە کردو دوایە سایەت حاڵێک دوانێک دەرچوون لە نایەنەوە قسەی خۆیانیان ئێمە لەورە بووینە ئێمە لەنا ئەو زامارانە بووینە بە زاماری دەرچوونە یان خۆمە مەقسەتە شێر خوێن و لاشەی ئەو زامارانەی ترەوە ڕەمی کریانە ئێمە دەرچوونە دوای ئەو ساشەواتە سەرماناتێتە ناو گوندە عارەبەکان و گوندە خەڵکە کۆچەری عارەبەکان ڕان و ماڵیان بۆ هەتاکو دەرچوونە ژێر چیان ئەمە ئەو شایەت حاڵانە باز ئەوەکەن دوای ئەو ساژوتی گەین ئەمجا هەر لە تۆبزاوە خەڵکەکەیان هەیە لایوە لە کاتی تۆبزاوە ژن و مناڵەکان جیاکریانەوە ژنەکانمانەوت ئەمجا دەستیان پێ کردو ژنە گەنجەکان ژنە جوانەکان کچە گەنجەکان ئەمجا دەستیان کردووی بە ئەوانە ئەوانیان جیا کردووە ئەوانیان جیا کردووە یان بە قسەی خۆیان فرۆشیانە بە کۆیت فرۆشیانە بە بڵغاریا فرۆشیانە بە عارەب بەغا فرۆشیانە زابوتەکان بە کەیف خۆیان دەستیان تیا خستە ئەوەیان بە کەلات و جوان بە ئەو کچی کورد گشتی جوان بوو ژنی کورد گشتی جوان بوو وتی هەموویانیان برد و فرۆشتیان نیمەیان فرۆشت و نیمەی دەسای دەستیان پێکرد و هەتا کچی کورد لە کوی دۆزریاوە هاوریاوە بۆ کوردستان ئەوەیشی پیر و مناڵ و خستیانە نوگرە سەلمان ئەوەی مرد و ئەوەیشی ماوە وە نیمەگیانی کەمێکیان لە سەتا دووی وتم بەر بوو ئیسە ئێمە من ماڵ بابام نۆ سەرخێزان لە ماڵ دەرچوون ماڵ باوک دایکم ئەوەی کە لە خانەوادە لە یعنی ئەو ماڵە دەرچوون لەورە ئامادە بوون هەر نوێیان یە کەسیان نەگەڕیەوە بەخوا خاوە خاڵۆ بابام وتی لە نوگرە سەلمان ئەمەنە پارە لە پشتیا بووە وتی بە حەبەدار کوشتیانیانێ لا خواردن بخوا لەبەرەوە بەشکم بمرێ و نەگەڕێتەوە یعنی هەزارانمان وا بوو ئەمە کارەسات بوو بەو لۆنە بەسەر ئەنفالا هات ئێمەش ماینەوە هاوریان ئێمە شەو لە بین لایمە لە سوورەی پێژن ئێمە لەورە کۆمەڵێ جاش هات بەرەو پیرمانوتی بۆ کوێچن ئێوە دایک و خوشکی ئێمە ئێمە تازە بەڵێ هەوەیەک جاشی ها لە گرفانمانە بەس خیرەتی هیچ شتێک نییە لە گیانمانە ئەوەی خیرەت بێ و کوردایەتی بێ و پیاوەتی بێ لە گیان ئێمە نییە لەبەرەوەی ئیمڕۆ ملەتەکەمان وای لێ هاتە ئەوش بۆ منەی کەس و کاریاتی هەرچیەکان دادەگیان من باوکی مناڵەکانم لە دەست جێماوە وتی من نایەم بێم هاوڕێ خۆمەم دادە دەستەوە بێم هەر ئێوارە درۆیە من سقم بەم حکوومەتە نیە ئەو نەهات ئێمەش هەست چاوەڕوانیمان ئەگەڕیان سەریاڵەکان ئەگەڕیان جوڵەکان بەشکم بیدونم لەو ڕێگایە ئەو پیاوە دووسێ جاشە بوونە تووشمەوتی ئیسە من ئەوان ناناسم ڕەنگە ئیسەوان لە مقابلەکە مادونن ڕەنگە ئەوان ئێمە نازان بە خەیاڵیان مایدانە وتی مەیەن و هیچ لەونێ ئێمەی شەو هاتین ئەمە ئیسە ئەم منتیقەتانە ئەو پەڕێر نەحێ ڕزگاریە ئەو لە لای نەفتەکەەوە ئیسە لەکوێ نەفتەکە ئاگرەکەی ئەستی ئەلەورۆ ئێمە لە بین ڕەبایەکانەوە دەور بیست ئایلەیمان
دوو جاش هاتە پیرمانە بۆ کەس و کار خۆیان هاتووتی مەسولیات خۆتان لەسەر خۆتان ئێمە هەیەی ئەمرەمان پێ نییە هەیەی جاشی قادرکە دەمیت بەس هەیەی جاشمان هاودە لەیرانەوە ئامانەتدا لە گرفانمانە بمانگرن وەگێوەین لەبەن ڕێباکان وەیتر بڕێ فرسان لەورە بوو ئامادە باشییان بۆمان کرد دەورسی ئایلەیمان هاتینە ناو سمودو من یەکێکم لەو ئایلانە بەخۆم و دوو مناڵە ڕزگارم بوو هاتینە شەو هاتین نەورۆی تر شەوێ لە ماڵێ نە جنسیم بوو نە زەواجمان بوو نە ئەسایی هەشتا حەوتمان بوو هیچ شتێکمانە بوو هەر ڕۆژێ لە ماڵێ خۆم قایمە کرد نە ماڵم بوو نە کەلپەلمان بوو ئەو کچێک و کوڕێکم کوڕەکەم هەشتا و پێنج بوو کچەکەمیش هەشتا حەوت بوو کچەکە دەور حەوتمان هەشتمان ئەمری بوو بەس جانتایە شیر مناڵەکانم بەشانە بوو ئیتر هیچ یەک جنسیەکی باو ماڵ باوکم بوو زەواجم هەر نەکردووە مناڵێکم ئەم برد بۆ هەشدایری فڕەیانە داوید ئەمە کچە و ئەمە مناڵە تەمەنی و هیچ شتێکیان بۆم ناکرد ئێمە کۆمەڵ لە ژنەکان هاتینە ناو سمودەوە بەبێ سەرپەرشتی بەبێ کەس ئەچی کەس نیمەی دایکی ڕۆی باوکی ڕۆی برای ڕۆی کەس نەما یان خۆی دوو مناڵما یان لە نوگرە سەلمان هاتیوە یان لە تۆبزاوە بەربوو یان پیرێژنێک لە هەوارە هەر خۆی جێما و لە نوگرە سەلمان لە مەرگ لێواری مەرگ ڕزالت تا نەجاتی بوو هاتووە ئیتر ئێمە تاکو 91 ئەلەورا بووین نەمانەتوانی خاوەنی یەک شتێک نەبوو نەمانەتوانی لە هیچ شتێکە بێژین ئێمە بەس کوردینیش نەمانەێرا ماساڵمانە کرد لەبەرەوەی ئێمەش نەوەن بۆ لای ئەوەکانتر واللهی من ئەمە ئەنفال خۆی کارە ساتێکە بە حەیەتی لە فکری من ناچێ من لە دوای ئەنفال و ڕەنگێک کەسی خۆشەویستترشم لە دەستدایە لە دوای ئەنفال هەتا خاڵۆ میمک ئیتر کەس و کاری تر ئامۆزا یعنی بە گەنجی بە جوانی ڕۆینە ئەوانە لەبیر چوونە بەس ئەنفال لە هەشتا ئێمە ئەنفالمان لەبیر چووە بە حەیاتی ئەنفالی لەبیر ئێمە ناچێ بە حەیاتی کارە ساتێکە بە حەیاتی لەبیر کەس و کاری ئەنفال ناچی ئیتر نازانم ئەبوایە حکومەتەکەیشمان قەت ئەنفالی لەبیر نەکردای ئەبوایە ئەوەی کە بە کوردی قساکە قەت ئەنفالی لەبیر نەکردایە دایما قسەیەکی بۆ شوێنێکتر بکردایە و بۆ پرۆژەیەتر بکردایە قەت چیرۆکی ئەنفالی لەبیر نەکردایە بەس بەداخەوە هەتا ئیسە من لەیرە قساکەم ڕەنگە گاڵتەیش بکەن بۆی کەم خەڵکەکە بێزار بووە بۆی کەم هاوڕێکان من بێزار بووە بۆی کەمە کەس و کاری ئەنفال بێزار بووە لە مقابلە ئێمە ماقوڵە باسی ئێش و ئازاری خۆمان نەتوانین بکەین قابل ئەمە پێمان ناخۆش بێ باسی ئەو کەسانەمان بکەین یەک لە یەک جوانتر و نازاتر بووە بە ئایلەوە ڕۆینە سەر نقمێت جەنازەکەیشیانمانە دیە ئیسە لە خواری عارب بە پێڵاوە پیسەکانی و بەبان کە لە سەرەکەی ئێمە ڕێەکە ئێمە دڵمان ژان نەکا و باسی نەکەین ئێمە بێزار بووین لە وەزەکە لە دوای 91 ئێمە های لە ئازادیە و حکومەتی خۆمانمان هەیە و پەرلەمانمان هەیە و میراتگری حکومەتی بەحس ئیسە کووردە تاک و ئیساکە بە فەرمی داوای لێبوردنیان لە ملەتی کورد نەکرد کە لە کارەساتی ئەنفال و لە کیمابارانی هەڵەبجەوە لە کیمابارانەکانی کوردستانە ئێمە گلەیمان چەندێک قەیناکە ئێمە و حکومەت بەحس و نەمانی کوشتایە ئەمان کوشت ئێمەش بەرامبەرمان لە ئەو گوردی داوای حەقی خۆمانمانەکە چونکە ئەو زۆر ئێمەی چەوسانەوە ئەو زۆر تعدای لە ئێمە کرد ئەگەر ئەو بەرامبەر ئێمەش بەرامبەرمان لە ئەو گوردوو لەبەرەوە غەدری لە ئێمە کرد ئەو گەرەکی بوو ئەوەی بە کوردی قسەکە زوانی ببڕێت بەس بەداخەوە ئیسە لە دوای 91 ئێمە ئازادین هیچمان بۆ کراوە بەڵێ من کریا خۆ من نەموتە ئەو کەسانەی کە هەرچی هەرجاش بۆ بێردین بیکوژن قەیچیەکە ئەوەی کە دەستی لە تاوانە هەیە با سزای خۆی وەرگێ ئەوەشی دەستی لە تاوانێ بچێتە پای محکەمە با محکەمەیەک و عادیلانەی بکرێ و ئازاد بێ و ئێمەش دڵمان ئاسوود دەبێ ئێمەش ئوجدانمان ئاسوود دەبێ ئێمەش ئازارەکانمان کەمتر بێتەوە چی ئەوان هەربیە باکەن ئەیاندەنە پاڵ خۆیان ئەگەر لە کفری تایاندن لە هەولێر جیانەکەنەوە ئەگەر لە کەلار تایاندن لە سلێمانی جێیەکەنەوە مەسوولەکان ئەیاندەنە پاڵ خۆیان و یەکاکە بیاندەنە دادگا ئەگەر پاکە و بێباکە باک و حەقی خۆی وەرگێ و بۆ خۆی لە ماڵە ئەوش ئازاد بێوە گێمە نەک حسەکەی ئێمە نەک فەرزی کەنە سەر ئێمە مناڵ ئەنفال ئەلەیرانە بە پێی پەتیە چوو بۆ مەکتەب ئەچوو هەل لە بەیانتارە ڕایەکرد بەم لەوە بەولاوە چی سەیرەکرد گوێخانانیان بۆ ئەمستەشارەکان بڕیوە حکومەت ئێمە چۆن بێتاقەت ناوین چۆن نایەن ئەوانیان مقابلە بکەن چۆن داوا ناکەن حقوق بۆ ئەنفال و شەهید و گەرمیان بکرێتەوە بۆ کوردستان وە تایبەتی چیرۆکی ئەم جامانیا ئێمە ئەمە نەریتی ڕۆکردەکانە
گەنجی ئێمە ئەوەی کە پێ بیایە لەم جامانی ئەبەست بەسەرەوە بەس بەداخەوە بەم جامانیە کە لە بچەکریان حکومت بەحەز جامانیەکەی سەری دەتفەنەکەی شانی گرنگتر بی پێیت کە لە بچە کرد هەردوو دەستی بە ئەمەوە دەستی بەست ئەگەر عرب ئەگەر کە لە بچەی نەکردا بە لولەی تفەنگ بە جامانەکەی خۆی کە لە بچەی نەکردا قەت دێ چاری کوردی ناکرد کۆتا قسەم ئەوەیە داواکارم وتەکانی ئێمە چیرۆکەکانی ئێمە هەزاران وەک من لە کارەساتی ئەنفالە شایەت حاڵ بووە ئیسە بەخۆی و چیرۆکەکەی لە خاکایە چیرۆکەکەیشی بردە خاکەوە بێ ئەوە هیچ دیکۆمەتێکی هیچ چیرۆکێکی باز بکات و باس کارەساتی ئەنفال بکات و باس ماڵ و مناڵەکەی خۆی بکات و باس وەسعی نوکرە سەلمان کە هیچ دیکۆمەتێکی جبەجێ نەماوە هیوادارم ئەمە بکرێتە دیکۆمەتێکی جوان لەسەر ئەنفال دەنگ بداتەوە نەبێ بە کێشە نەبێ بە چالاکی بۆ حەزب بەس بێتە چالاکی بۆ کورد بێتە چالاکی بۆ هەر چوار پارچەکەی کوردستان